سەربازی ون چیرۆکی چەند ژینگە دۆستێک دەگەڕێتەوە. ئەوان کارێک دەکەن کە شوێنی دەست و پەنجەیان دیارە و سیمایەکی جوان بە شارەکەیان دەبەخشن. کەس نازانێ ئەوانە کێن کە جوانی و زەوزاییە و سروشتە دڵگیری هەولێر دەپارێزن و گەشەی پێدەدەن. ئێرە شاری هەولێرە کە پایتەختی هەرێمی کوردستانە. ئەو شارە خەڵکەکەی بە ژینگە دۆست وەسف دەکرێن. لە هەموو عێراق و ناوچەکە تاکە شوێنە کە زۆرترین ڕوبەری سەوزایی تێدایە و گرنگی زۆر بە ژینگە دەدات. حکوومەتی هەرێمیش هەموو کارێکی کردووە تا ئەو ڕوبەرە زیاتر بکات و بیپارێزێت. شارێک سەوز دەکەن و سەدان نافوری ئەو چاودێری دەکەن. ئارکیان پاراستنی سەوزایی و ژینگە و گەشە پێدانە. ژینگە وەک فاکتەرێکی گرنگ بۆ مانەوەی مرۆڤایەتی پشتی بە توانای ئەو مرۆڤە ژینگە دۆستانە بەستووە. ئیدی سەربازی ون هەوڵی چەند کرێکارێکی ژینگە دۆست بەو خزمەتە بێوێنەیە نیشان دەدات. بەیانیان کاژبن هەفتی بەیانی هەڵدەستین بە دابەشکردنی تیمەکانمان بۆ بەشی نافورات کە بەجێری ئەو خشتێکە دامان ئەو کارنامێکە داماناوە کافتانەدا دەڕێژین بۆ شوشتنی و خاوێنکردنەوەی نافورەکان هەڵدەستین بەو نافورێکە دامانناوەکە بیشوین شەوانە پەیوەند دەکەین بە تیمەکانی نافورا لەوێن دەرێ ئەو نافوری دەشوین. ئەو کرێکارانە هەموو بەیانێک بە هەرەوەزی لەگەڵ نزیکترین دۆستیان کە کەلوپەلەکانیانە ڕوو لەو شوێنە دەکەن. ئەوان هێدی بەرەو کارەکەیان هەنگاو دەرێن. ئەگەر باسی کارمەندەکانی بەشی نافورادیان دوورگە ناوەندەکان بکەین بە گشتی باس بکەین وەکو سەربازێکی ون لە شەشەقامەکان کار دەکەن. خاستە ئەوانە سیستەمی ئاودان کە بە سیستەمەکی مەڕەشا ئاودان دەکەن. خەڵکە گلی ئەوە دەکات کەەوە ئاوەکەی دێتە شەشەقام. نازانی ئەو کرێکارە لە کاتی ئاودانەکەی لە شەقامەکە ڕاوەستاوە ئاودانەکەی خۆی دەکات ئەو شوفێری کە بە تەلیشی دادێت دەرەو ئاوە چیە هاتە شەقامەکە نازانی ئەوە 5 کیلۆمەتر تا 6 کیلۆمەتر بەس بە پێیان دەڕۆ ئاودانی دوورگە ناوەندەکە دەکات. یانی شتێن تیمی نافورات ئەو کاتێکە دوورگە ناوەندەکان نافورەکان پاک دەکەنەوە بەڕاستی ینی لەناو قوڕ و قوڕاون ینی ئەوانەی کە لە مەعانا دەژین هیچ کەسەوە لەو کارمەندانە نییە. ئەوانە ژینگە دۆستن بەڕاستی ئەوانە بەوانە درێن سەربازی ون ژینگە دۆستن کە دوورگە ناوەندەکان بە جوانی ڕدەگرن ئەو نافورانیان زۆر بە خاوێنی بەڕاگرتووە توانیان بە ئیمکانێتێکی زۆر کەم پایتەختی شاری لێ پارێزن. بۆیە سەربازی ون لە وەڵقەیە نیشانی ئەو هێزی دەست و بازوانە دەدات کە بوونەتە فریاد ڕاست و باوک بۆ ئەو دار و درەخت و سەوزەیانەی سەرشەقام و دوورگە ناوەندیەکانی نێو شاری هەولێر. کەسێک تەمەشای شاری هەولێر دەکات تەمەشا بکەن ئەو هەموو نافورە و هەموو دوورگە ناوەندیە بە هەمووتە ناڕوات. چێ بەڕێوی دەبات ئەوانە بەڕێوی دەبن کە لەسەر دوورگە و ناوەندی نافورەکانن. جوانی ئەو ژینگە پارێزیە ئەو نافورە و دوورگە ناوەندیان جوانی ئەو کرێکارانێکەوە بە بەردەوام تیمەکانی نافورە و تیمەکانی دوورگە ناوەندەکان بە خاوێنی شاری هەولێردا پاراستووە. ڕۆژانە دەبنە دوو تیم. ئەو تیمانە بەشێکیان تایبەتن بە کاری پاکردنەوە و چاکردنی نافورەکانی ناوشار. ئەو نافورانە ڕۆح بە شەقامەکان دەبەخشن. کارمەندانی ئەندازەی پارک و باخچەکان کە نزیکەی 1400 کارمەند لە بەڕێوەبەراتیەکەمان کار دەکەن ڕۆژانە وەک سەربازی ون کە ڕۆژانە هەوڵ دەدەن ژینگەی تەندروست و ژینگەی پاک تەرخام بکەن لە بۆ شاری هەولێر. هەروەها جگە لەوەی کە هەوڵی جوانکردنی شار دەدەن کە بە دابشکرانە بە چەندین تیممان هەیە سیانەی نافورەکان دەکەن کە 108 نافورەمان هەیە لە شاری هەولێر بەردەوام بە پاکردنەوە بە سیانەی تیممان هەیە ڕۆژانە کاری لەسەر پاکردنەوەی نافورەکان و ئیدامەی دەکەن. هەروەها تیممان هەیە تیمی شێوەکاری کە چەندین شێوەی جیاجیا و جوان لە ناو پارکەکان هەیە ڕۆژانە خزمەتی ئەو شێوانە دەکرێتن و چا دەکرێتن
کە شێوەی جوانی لێ دروست دەبی هاوڵاتیان هەست بە ئاسوودەوی بە ئارامی دەکەن کە لەگەڵ تەماشاکردنی ئەم شێوانە وەکو کارمەندانمان لە هەموو تەمەنەکانی تێدا هەیە لە گەنج و لە پیر و هەروەها کەمەندامیشی تێدایە. جگە لە مەترسی کارەبا و گەرمی کەش و هەوا ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی ئەو مرۆڤانە دڵتەنگ دەکات پیسکردن و تێکدانی ئەو نافورانەیە کە بەشێک لە وڵاتیان و سەردانیکەران ئەو کارە دەکەن بەمەش ئەرکی ئەو کرێکارانە سەخت دەبێت و ماندووتر دەبن. لە ئەندازەی پارکەکان ئیش دەکەم سبێنان کاتژمێر 7 دێمە دەوام هەتاکو 12:30 هەموو ڕۆژێ عوتلەمان نەبووە و ئەو کەرەنتینە هەموو ئیشمان کردیە و نافورەکان ڕۆژێ بە ڕۆژێ دەشۆین و لەبەر ئەو گەرمایە ئیش دەکەین و ڕۆژانە 2 نافورەیە 3 نافورەیەوە دەشۆین ڕۆژانە مزەخەکان دەگۆڕین زاروێ عات دەبی. نافورەکان وڵای زۆربەی خەڵک پیس دەکا خەڵک زۆر وشیار نییە لۆ پاکخان و ژینگە وشتانە ئەوادان خەڵک وشارکەنەوە جێەکەشمان جێ مەترسیە بۆ خۆتان دەبین لەسەر زادەینە وڵای مازمان خاوێنکردنەوە و پاکڕاکردنی شارە و دەمانێت خاوێنی ڕایگرین و ئەو نافورانەش بۆ بەردەوامی پێویستیان بە چاودێری و دەستی ماندووی و کرێکارانەیە کە چاکی دەکەنەوە. کەس معانات و لە ژیانی وان نازانێت بە تایبەتی ئەو کارمەندانێکەوە لە بەشی نافورەکان ئیش دەکەن وەکو سەربازێکی ون کۆمەڵێک دەرمان بەکاردێن دەرمانی پەینی کیمیاییە کە بۆ خایەنکردنەوەی نافورەکان بەکاردێنن وەکو دەرمانی تیزاب کە تیزای مەڕەکەز دەگە دەرمانی کوعول تێکە دەکرێت تاوەکو بە جوانی نافورەکە خایەن بکرێتەوە. شتێشکە دەبێ باز بکەم کە تیمی نافورات لە دوورگە ناوەندەکان کار دەکەن زۆربەی ئەو نافورانەی کە کەوتوتەدا دوورگە ناوەندەکان سەرشەقامی سەرەچین ساڵانە ئێمە کارمەندێک 2 کارمەندمان دەبێت سیارە لی بدات ئەو زەیان پەوکەتۆ دەبێت یانش وەفات دەکاتن خەڵکیش ئەو شتە نازانێت دووش معاناتی دۆمان لەو شتەوێت کە وەرزی هاوین دێ خەڵکەکی زۆر خاستن گەشتیاران دێن ناو نافورەکان مەناوانی دەکەن ناو کەسانێکە لە شەقامەکان کار دەکەن دیسان دێن ناو نافورەکان کار دەکەن نافورەکانمان لێ پیس دەکەنەوە ئەو گەشتیارانێکەوە دێن لە هەولێر بڵاو دەبنەوە لە دوورگە ناوەندەکان یان لە پارکەکان ئەو کەلوپەلانەی کە دەخۆن دەیخەنە ئاوەکان ڕەنجی ئاوەکان دەگۆڕێ. زۆر جار گەشتیاران و هاوڵاتیان باس لە جوانی ڕوبەری سەوزایی و سیمای جوانی ئەو درەختانە و
نەخشاندنیان لەسەر شەقام و ڕێگا و کۆڵانەکان دەکەن. زاروی خەڵکە گلەی دەکەدێ و نافورە لۆ پیسە یا ئەو نافرە لۆ ئەشای تێدایە ئەمە ناتوانین هەموو هەفتەی هەموو ڕۆژێ بچین نافرە بچە چونکە بەجێری ئەو جەدوە لە ئەو قشتێکە دامان ناوە دەتوانێتمان یەک جار نافورەکەی بشوین بەڵام خەڵکە معاناتمان نازانێ خەڵکە لە مادیبوونیمە نازانێ کۆمەڵە کارمەندەکانمان تووشی ڕەبۆ بوون تووشی دەفەستەنجی بوون لەو بەهارەی کە کەرەنتینە ڕاگەیەندرا تیمی نافورە زۆر پێمان باش بوو کە هەڵساین بە نۆژەنکردنەوەی نافورەکان چیمان کرد خشتێکماندانە بۆ نۆژۆکردنەوەی نافورەکان کەوا لە کاتێکی باش بوو کە خەڵک نەداتە دەرەوە ئەو ڕێی کە ئەوی تەسویرمان کرد شەقامی دوورگەناوەندی کەرکووک توانیمان 6 نافورە نۆژەن بکەینەوە بێەوەی کەسیش بزانێ و کەس هەست پێ بکە خەڵک شەمو لە مارێک کەرەنتینە بوون فلکەی نافوری پەیکەری شێخ محمود ئەرە ئەوەشمان نۆژەن کردەوە لەیان کارمەندەکان بە پارەیەکی کەم لەسەر ئەستۆی بەڕێبەراتی ئەندازە پارکان باوکاری سەرۆکی شاران بەڕێبەری ئەندازە پارکان و زەنای پارێزگای هەولێر. ڕۆژانە کارمەندەکانمان کارێکی ئینسانی و مرۆڤاتی دەکەن خەڵک لێرە بە بەردەوامی پیس دەکات ناریم هەموو خەڵک بەڵام خەڵکێکی زۆر ئێرە پیس دەکات کارمەندەکانمان بە بەردەوامی لە هەموو شەفتەکان شەفتی سبەینان و ئێواران و شەوان بە بەردەوامی خاوێن دەکەنەوە جگە لەوەش کارمەندانمان ئەرچی خاوێنکردنەوەی نافورەکانیشان لە ئەستۆیە هەم نافورەکان خاوێن دەکەنەوە نافورەکان برێن ئاوەکەی جگە لە ئاوەکەی بنجامەکان خاوێن دەکەنەوە زۆر خەڵک هەیە پابەندی پاکوخاوێنی ناوی بۆ نمونە من خۆم لە بەڕێزێکم پرسیەکە کە بۆ شت فڕێت دەی دەرێ کارمەندتان هەیە بابێ خاوێن کاتەوە یعنی هەندێک خەڵک ئاستی ڕۆشنبیری ئەوەندە نزمە یعنی وا دەزانی ئەو کارمەندە تەنها بۆ پارە لێرەیە. حوتونی دێنە سەریشێ تا سەعاتێک پاکوخایەنی پارکەکان دەکەین بە جوانی بەڵا خەڵکەکە پاشی سەعاتێکی وەخۆ پیسی دەکاتەوە یعنی ئەنەهوو زۆر ئەمنیەت بە غاباتەکان و بە شاروشتەکە هیچ نادا بە ئەودارەکەی وەزیفەی خۆمان جوعمە بێ و غەیری جوعمە بێ دێژنە بە غەیری جوێنە بێمە هەردین دەوامی خۆمان هەرکردیە ئەمە وازی خۆمان بەجێ هێناوە. والله من داوام هەیە لە هەموو جەماوەران لە هەموو خەڵکی جەماوەر ئەگە پاکوخایەنی هەرنە ماپورەکان نەو شارەکان بپارێزێ بە زۆری ماپورە و غاباتەکانی دیکە یعنی زۆر ئەمنیەت نادەن بە هیچ یعنی بۆ خۆیان زەرد و زیانە بۆ ماڵ و منداڵ بۆ خۆیان. داوام لە هەموو هەوڵاتیان هەیە مافورەکان بڕێک بە خایەنی یعنی دەبەی دەخەنێ نێو ئاوێ مۆزی دەخۆن دەخەنێ ناو ئاوێ ئەودار هەرچی دێ خۆن گوڵە بە ڕۆژار خانە بێتەوە زۆربەی هەیە شتی تێ دەخەن دەچی دێ و کونەکە کونیاوەکان دەگیرێ. ئێرە لەبەر گەورەی شوێنەکە و زۆری ژمارەی سەردانیکەران و گرنگی شوێنەکەی پێویستی بە خزمەتی زۆر و دەستی و مرۆڤانەیە لە پاکڕاگرتن و پاراستن و چاکردنەوەی تۆڕەکان. هەمووان سەرسامن بۆ خزمەتەی کە لە بواری سەوزایی و بوونی ئەو هەموو پارک و باخچە و سەوزاییە لە تەواوی کوچە و کۆڵانی شارەکە کە ڕۆحی بەو شارە بەخشیوە. ئەو هەموو دیمەنە سەرنج ڕاکێش و جوانی و سەرسامیە
بۆ ئەو وێنە جوان و سەرنجڕاکێشانەی درەخت و دار و نافورا و ئاوی نێو ئەو شارە کەسانێک هۆکاری ئەو پێشکەوتن و جوانێن کە کەس نایان بینێت. سەربازی ون باس لەو کەسانە دەکات کە کێنەوە خزمەتە گەورەی شاراوە دەکەن کە نازانێتەوانە کێن ئەو کارە دەکەن. لە ناو ستافەیە کە لە بەشی ئامیرەکاندا هەنا چەند بەشێکی هەیە. یەک لەو بەشانە بەشی ئاودانە. ئاودان بە دوو شێوە ئاودان دەکرێتن ڕۆژانە لەلایەن ستافەکانمانەوە. بەشێکیان کارمەندی حکومینە کە ئەوانە بەیانیان لە سەعات 5 بەیانیەوە دێن ئاودانی خۆیان دەکەن تاوەکو سەعات 10 یاخود 11 بۆ ماوەی 5 ساعت 6 ساعت ئیشی ئاودانی خۆیان دەکەن بە شێوەیەکی بەردەوام دەرچوونیان هەیە و لە کاتی فێنچیش ئاودان دەکەن. بەشێکیان لەو ئەو کارمەندانەیە کە دەچن بۆ ئاودان بەشێکیان نافورەکان خاوێن دەکرێتەوە ئیشی خاوێنکردنەوە پڕکردنەوەی نافوران دەکەن. بەشێکیش ئیشی ئاودانی فریز و دار و گوڵ دەکەن. ئەو کارمەندانەیە بە شێوەیەکی بەردەوام کارەکانیان لە شەممەوە تاوەکو پێنجشەمە بەبێ دانەبڕا لە بەرگەی هەموو وەکو دەڵێ سەختیەک و ناخۆشیەک و هەموو شتێک دەگرێتنەوە تاوەکو ئێستاش بەردەوام لە ئاودان و بەبێ دابڕان. لەو فترەیە گەرمایەکی زۆر بەتین دێ لەبەر هەندێک ئەو دارانە پێویستیان بە ئاو هەیە بە ئاوی زیاتر هەیە. ئەوەی کە بەیانیان دەیکا ئێمە شوێنێکی یەجگار زۆرمان هەیە بۆ ئاودان پارک و باخچەکمان هەیە پێویستیان بە ئاودان هەیە کە بیرەکان پێڕاناگەن ڕەشەکان پێڕاناگەن یان هەندێک شوێن هەیە ئاوی کەمی کردووە بە سەبەبی ئەوەی کە هاوینە ئاوی ژێرزەوی کەمی کردووە یاخود فترێک پێش ئێستا کەمی کارەباوەی دەکرد کە ئەو ئاوەیە ئەو بیرانە بە شێوەیەکی چاک ئیش نەکەن و ئاوەکان کەم بکاتن. بۆ پڕکردنەوەی ئەو مەجالەیە ئەمە تەنکەری حکومی بەکاردێنێت تەنکەری ئەهلیش بەکاردێنێت. تەنکەری حکومی بەشەکی بەیانیان پێدەکرێت. ئەو ئاودانەیەش بە هەمان شێوە دوو جۆرە ئاودان هەیە. لە ناو تەنکەرە ئەهلیەکانیش دوو جۆرە ئاودان هەیە. ئاودانێکمان هەیە بە ئاوی خاوێنە کە ئەو شوێنانەیە کە دەبینی غەزانی هەیە مزەخاتی هەیە بەڵام بیرەکەی کێشەی هەیە یاخود ئەوە تا بیرەکەی ئاوی کەمی کردووە ئێمە ئەو ئاوە خاوێنە دەکەین ناو غەزانەکە و لە ڕێگەی مڕەشەوە ئاودانی فریز و داری بۆ دەکرێتن. ئەو هەموو هەوڵ و ماندووبوونی ئەو مرۆڤانەوەی کردو هەولێری پایتەخت ببێتە یەکەم شار لە تەواوی وڵاتی عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی ڕوبەری سەوزایی و نەخشاندنی دار و درەختەکان لەسەر شێوازی جیاواز و هونەری کە ئەمەش سوودێکی گرنگ بە کەش و هەوا و ئۆکسژین و تەندروستی ژینگە دەبەخشێت جگە لە سیما جوان و گەشتیاریەکەی کە ساڵانە هەزاران کەس لە تەواوی عێراق ڕوو لەو باخچە و پارک و نافورانە دەکەن بۆ کار بەسەربردن. ئێمە زۆرترین کێشەمان لە وەرزی هاوین توش دەبی چونکە لە وەرزی هاوین لۆ دەچی زۆرمان دەکەوتە سەری. بەشێکیان لە کێشەکان کێشەی نافوراتە. ئەو کێشەی نافوراتە لەوانەیە احتیمالی هەیە کێشەی کارەبایی بیتن هەندێکیان تووشیان دەبیتن چونکە ئەو نافوراتەیە لە ناو ئاوە ئەو کارەبایەتش عین لە ناو ئاوە ئەوە یەکێک لەو کێشانەی کە تووشیان دەبیتن. کێشەیەکی دیکەی کە لە کاتی ئاودان تووشیان دەبیتن ئەوانە لە دوورگە ناوەندیەکان لە ناوەڕاستی جەزرەکان و دوورگە ناوەندیەکان لەسەر جادە ڕیسیەکان ئاودان دەکەن کە هەرچەندە فسفۆ ڕشتی دادەندرێتن بەڵام لەو شوێنانە سیارەی تێژەڕەوی لێیە فەلەوانەیە تووشی حادیسات ببن لەو شوێنەیە بۆیە ئەمانە بەشێکن لەو کێشانەیە کە تووشی ئەو کارمەندەمان دەبێتن سەرڕای هیلاکیشیان لە هاوین
سەرڕای ئەوەی لە بەرامبەر گەرماشاکە لەبەر تینی گەرما بە شێوەیەکی زۆر بەتین کاریان لێ دەکاتن بەڵام ئەوان هەرتوانیویانە بە شێوەیەکی زۆر سەرسەختانە کارەکانی خۆیان بەردەوام بن و لەو مەترسیانەیە تا ڕادەیەک لەسەریشیانە بەڵام توانیانە لە کارەکانی خۆیان بەردەوام بن. یەکێک لە کارەکانی تری و تیمانەکاری ئاودانی دار و درەخت و سەدان هەزار مەتر ڕوبەری سەوزاییە ئەو کارش بە تانکەر و تۆڕی بەسراو ئەنجام دەدرێت. خەڵک بڵێ دوو با بڵێن خەڵکەکە با بکەینە دوو زۆرێکیان بڵێ تا ڕادەیەک هاوکارە لەوەی کە چای بە کارمەندەکان دەکەوێت و کە بەو شێوە زۆر ماندین و هاوکار دەبی بەشێکیان نەخێر لە کاتی ئاودانمان لە دوورگە ناوەندیەکان وا لە ناو دوورگە ناوەندی دانیشتیا دەمانەوێت ئاودانی دوورگە ناوەندیەکان بکەین مەبەستمان زیادە تژڕەوەکان و هەندێک لە پارکەکان لە دەمانی ئاودان بکەین کەچی ئەوان خۆیان ینی ئەوە ناکەن وەکو دەڵێ لا نادەن بۆ ئەو کارمەندانە بتوانن ئەو شوێنەوان ئاودان بکات و شوێنەکەیان زەر نەبێت یانە فریزێ زەر نەبیتن بۆیە بە شێوەیەکی گشتی هاوکارە بەڵام بەو ڕادەیە نییە کە جێگەی باسکردن بێت. ئەو ستافانەی ئەندازەی پارکەکان دەتوانم وەکو نمونەک بهینمەوە کە بەردەستە بیتن لە پێش چاوی هاوڵاتیان کە زانیاری نییە بەڵکو ئەوە نمونەکە کە دەهینمەوە خۆم کە وا تەسەوڕ دەکەم چۆن لەشی مرۆڤ کە بڵێن ئەگەر بڵێن ژینگەی هەولێر وەکو جەستەی مرۆڤ بەردەستە بکەین چۆن مەناعەی ناو جەستەی مرۆڤ دەچن کە ڤایرۆس و بەکتریا و نەخۆشیەکان لە ناو دەبن من وا بەردەستەی دەکەم کە ژینگەکە جەستەکە بیتن سەوزاییەکەش مەناعەکە بیتن ڕۆژانە کارمەندەکانمان هەوڵ دەدەن ئەو مەناعەیەی بەقۆ بکەن کە سەوزاییەکەی زیاد دەکەن و خزمەتی دەکەن و زیاتر دەکەن. شەو ڕۆژ دەبێت تەواوی ئەو دار و درەختە و گوڵ و باخچانە لە سەرجەم کوچەکانی شار ئاودانیان بۆ بکرێت. چەندین کیلۆمەتر لە دوورگە ناوەندیەکانی شەقامەکان کە بە سەوزایی داپۆشراوە ئاو دەدەن. بە خۆشحالیەوە لە کابینەی نۆ حکوومەتی هەرێم هەوڵیدایە لەسەر ژینگە ئیش بکاتن وەک نمونە کە ماوەک پێشتەند ڕۆژێک کارگەچی بەرهەمهێنانی وزەی کارەبا افتتاح کرا کە بە هەڵم کار دەکاتن ژینگە دۆستە کارگەکە ژینگە دۆستە بە خۆشحالیەوە تەوەجوهی حکوومەت لە بەوەیە کە هێدی بڵین کارگەکان وا ئیش بکەن کە دۆستی ژینگەی بن ئەوەی ئەو کرێکارانە ماندوو دەکە زیاتر ئەوەیە کە هەندێک لە هاوڵاتیان یارمەتی دەرنابن کە دادەنیشتە ناو دوورگە ناوەندیەکان و ناو پارکەکان کاتی کە ئاودان دەبیتە هۆی تەڕبوونی لەشیان و دەچن مەڕەشەکان ئیتجاهیلیان دەسوڕێنن یان دەیشتێن هیوادارین بگەنە هۆشیاری تاچی کەس بگاتە ئەو ڕادەیە کە تیتر ئەو مەڕەشانە ڕووی نەسوڕێن کە دەبیتە هۆی ئەوەی کە ئاوەکە بستە سەر شەقام هەر دەبێتەوە گلەی خۆیان و سیارەکان پێ پیس دەبن یان تاڕ دەبن هیواداری ئەو دیاردەیە نەمینێتن. زۆر جاریش دەگوترێت ئاو و ئاوەدانی بۆیە ئەو ئاوە لەو نافورانە جگەل لە جوانیەکەی مرۆڤیش ئاسوودە دەکات ببینینی. بەڕاستی ئەگەر ئەوان نەبیتن ئێمە تاقیکردنەوەمان کردووە ئەگەر ئەوان نەبی و شارەزایی وان نەبی ینی هەر کارمەندێک دەڕواتن بەڕاستی شوێنێکی زۆر گەورە لە شوێنی خۆی بەجدێلیتن یعنی کارمەندی ترمان دەست ناکەوتەوە کە بتانی شوێنی ئەو بگرتەوە هەرچەندە هی زۆر بەتەمەنیشمان پێ لەگەڵا بەڵام لەگەڵ ئەوەشە 10 ساڵ 12 ساڵ هەیە 15 ساڵ بەبێ دابڕان تاوەکو ئێستا لە کاری ئاودانی خۆی بەردەوامە و بەبێ کەم و کوڕیش بۆیە دابڕانی وانە لە ئاودان شوێنێکی زۆر گەورە لە شوێنی خۆی بەجێدێلیت. پەیامی من لە بۆ کرێکاران ئەوەیە کە ئەوان کارێکی زۆر پیرۆز دەکەن ئەگەر بە هیمەتی وان نەبی ئەم سەوزایی هەمووی وشک دەبیتن وەک دەبین ئێستا کە شاری هەولێر لە پارێزەکانی عێراق یەکەمە لە سەوزایی دەستخۆشیان لێ دەکەم جگە لەوەی کە ئەرچی ڕۆژانەی خۆیان دەکەن هەم ناحیەی ئاینی و ناحیەی زەمیری خۆیان و ناحیەی ئەوەی کە کارێکی پیرۆزە دەستخۆشیان لێ دەکەن.
یاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 پێشکەشە بەو ستافانەی ئەمڕۆکە لە بەرنمەکە بەشداریان کرد بە نوێنەرایەتی گشت ئەو ستافە فەرموو مام عەبدوڵڵا پیرۆزە.